ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم بەڵکەم شوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئێستادا ژنان ئەڵێن پشتیوانیکی بەهێزمانەیە. ئەم قسەی یەشێتی ژنان یاخود ژنانی کوردستان لە چێوە سەرچاوی گرتووە لە هەوڵەکانی بەڕێز خوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پاڵپشتیکردنی مافەکانی ژنان، کەمکردنەوەی توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی مێ و هەروەها ژنان لە هەرێمی کوردستان. ئێمە بینیمان لە ڕابردوو کۆمەڵێک کەیس هەبوو کە بە گریجێەوە لەلایەن خودی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز خوبات تاڵەبانی پاڵپشتێکی زۆری لێکرا و پشتیوانی لێکرا و لە بەرامبەر ئەو کەیسانەدا بە دوواداچوونی جدی کرا کە کەیسی توندوتیژی بوو بەرامبەر بە ژنان بەرامبەر بە خانمان لە هەرێمی کوردستانە. لە ئێستاشدا یەکێتی ژنانی کوردستان کەمپینێکی یەکهەفتەیان ڕاگەیاندووە بۆ پاڵپشتیکردن لە هەوڵەکانی بەڕێز خوبات تاڵەبانی. ئەم کەمپینە کارەکانی چۆن دەبێت، یەکێتی ژنان و ژنانی هەرێمی کوردستان خۆیان چۆن ئەتوانن لە چوارچێوەی ئەم کەمپینەیە کار و چالاکیەکانیان ڕێکبخەنەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بابەتە گرنگە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خاتو ژیان حەمید سەرۆکی لقی کەرکووک یەکێتی ژنانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێر بێ. خاتو ژیان سوپاس دەکەم. هەروەها ژیان یاسین چالاکوان کە جەنابیشیان لە دوهۆکە و لەگەڵمان. خاتو ژیان جەنابیشتان بەخێر بە سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. خاتو پەرێز عومەر چالاکوانی مافەکانی ژنان بە سوپاسەویش لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. سەرەتا لە ستۆدیۆ دەست پێ یەکەم لەگەڵ خاتو ژیان. خاتو ژیان بەخێر بی دووبارە. لە ڕابردوو کۆمەڵێک ینی توندوتیژیمان بینی بەرامبەر بە ژنان و زۆر جار ئاستی ئەم دووتیژانە بەرز بوو بۆ لە هەرێمی کوردستان کارگەیشتبوو ئەوەی کە ینی لێرە و لەوێ لە شارە جیاوازەکان لە ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ نەبوو ژنێک و دوان نەکەونە بەر کاری توندوتیژی و کوشتن. بەڵام ئەم هەوڵانە لە ڕابردوو ینی تا ڕادەیەک توانرا لەلایەن بەڕێز خوبات تاڵەبانیەوە ینی ئاستێکی بۆ دامرێ و پشتیوانیی باشکرا لە کەیسەکانی ژنان. ئێستا ئەوژە کۆیشێتی ژنان کەمپینێکتان ڕاگەیان و سەرتامێ لەسەر کەمپینەکە قسە بکەیم. کەمپینە چۆنە، هەوڵەکانتان چییە و ئاماژتان چیە لەم کەمپینە؟ سەرەتا من دەستخۆشی لە کاقوبا دەکەم. بەڕاستی هەنگاوێکی وە ئەم هەڵوێستا یعنی ئەوە نەبوو کە مەسەرەن چاوەڕوان نەکرێت لە کاقوبات و کاقوبات خوێندکاری خوێندنگایەکەوە کوڕی مام هەمیشە پاڵپشتی تەواوی مافەکانی ژنان بووە. من دەستخۆشی لێ یەکەم باسی ئەم کەمپینە یەکێتی ژنانی کوردستان ڕایگەیاندووە کە ماوەی هەفتەیەک بۆ ئەوەی هەموو چالاکیەکانمان یەک بخەین لە هەموو شار و شارۆچکەکان. لە سلێمانی دەستی پێکرد بەڵام ئەچێتە خوارەوە کوتن بۆ هەموو شارەکان، یعنی هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەگرێتەوە. شارەکانی کوردستان بەبێ جیاوازی ئەگرێتەوە. ئێمە وەکو کەرکووک مەسەلەن ڕەنگە لە سبەینەوە دەست پێەکەین. ئەم هەفتەیە هەموو ڕۆژێک چالاکیکی جۆرا و جۆر هەیە. تەواوەتی پاڵپشتی هەنگاوەکەی بەڕێز کاقوبات بکەین. ئیتر هەوەکو وتم هەر ڕۆژەی جۆرە چالاکیە. جۆرە چالاکیە. چالاکیەکان جۆرا و جۆرە لە هۆشیاری، وەرکشۆپ، لە سیمینار، لە خول یاخود ینی گەڕانی ئێوە بۆ شوێنانی کە ینی چاودێری ژنانەکەن، چاودێری کەیسەکانەکەن. ئەمانە تا چەند دەبێتە پاڵنەرێک بۆی کە توندوتیژی لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکەم کاتەوە ڕاستی بە دنیایەوە کە گرنگی خۆی هەیە بێتە پاڵپشتیش بە تایبەتی کە کەسایەتیەکی وەکو کاقوبات پاڵپشتمان بێ. ئەمە بۆ یەکەم جارە بەڕاستی کەسایەتیەکە لە دەستەی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەو هەنگاوە بنێت کە پاڵپشتی تەواوی کەیسەکانی ژنان بێ. وەکو ینی ئەڵێ مەسەلەن ئەو هەنگاوانەی کە ناومانە ئێمەش بە زیاتر لەم کەمپینەیە خۆی لە چیە ئەگرێتەوە. بۆ من باسی کەرکووک بکەم، چکە کەرکووک لە هەموو نەتەوەکانی تایە. ئێمە ئەتوانین سەرجەم ڕێکخراوەکان کۆ بکەینەوە بە ناوی یەکێتی ژنانی شەوە نەبیانی وەکو کە ڕێکخراوێک بێ یا سەر بێ یەکێتی بێم ئەمانەوێ وەکو ژنانی کەرکووک ئێوە توان وەکو چالاکوانەکانی ژنان ینی لێوێ کارەکە بەدڵنیاییەوە ئێمە ئەتوانین و قسەشمان لەگەڵ یان کردو زۆربیان کە ئامادە باشییان تایە بۆ پاڵپشتی لە هەنگاوەکانی کاقوبات. باشە دەست خۆش دێمەوە خزمەت جەنابەت خاتو ژیان بابچینە هەولێر لای خاتو پەرێز عومەر چالاکوانی مافەکانی ژنان. خاتو پەرێزم کاتت باش سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. دیارە ینی هەوڵەکان بۆ بەرگرتن بە توندوتیژی لە هەرێمی کوردستان ینی سوپاس بۆ خوا پشتیوانی باشی هەیە لەلایەن کەسایەتی سیاسیەکان، لەلایەن کەسایەتیەکان کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە باڵا دەستن، لەلایەن خانمان و ژنان خۆشیان ینی بەڕاستی پاڵپشتی زۆرەکرێن و ئەوانی ژیانی هۆشیارن لەم بارەیەوە. ئەو هەوڵانەی بەڕێز خوبات تاڵەبانی بۆ پشتیوانی لە کەیسە جۆرە و جۆرەکانی ژنان و هەروەها بەرگرتن بە توندوتیژی لە هەرێمی کوردستان
چۆن هەڵە سەنگێنن جەنابتان؟ طبعا هەموو هەوڵێک بەرز دەنرخێنرێت بەڵام بەوەی کە کاقوبات لە کەسایەتیە هەرە دیارەکانی کوردستان و جێگە و پێگەی تایبەتی خۆی لە ناو حکوومەتی کوردستان وەک جێگری سەرۆکی حکوومەت زۆر بەرز دەنرخێنرێ و جێگای ڕێز و جێگای پشتیوانیکردنە بەڕاستی بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەتوانراوە هەوڵەکانی کاقوبات حتا لەگەڵ ئەوەی کە کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتە و پشتیوانی ئەم قازیە دەکات نەتوانراوە ئەمە ببێتە بەرنامە و لە ناو سیستەم و دامەزراوەکانی حکوومەتدا جێگای تەواو بگرێتەوە لەگەڵ ئەوەی کە بەڵێ پێش ئەم پشگیریانەی کاقوبات خەڵکانێک حتا لە دام و دەستگاکان شانازیان بە تەحەڕوشەوە ئەکرد شانازیان بە پەراوێز خستنی ژنەوە ئەکرد شانازیان بە هەراسانکردن و ئەزیەتدان و ڕوبەڕوو بوونەوە و ڕێگریکردن لە ژن دەکرد بەڵام خۆشببختانە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەم شانازیکردنە دەبێت بە شەرمەزار بوون دەبێت بە خەڵک خۆی لێ دەپارێزێ بە تایبەت پیاچکە بەڕای من توندوتیژی دژی ژنان تەنها مەسلەی کوشتنی ژنان نییە ئەمە ئەگەر بە ڕێژەیی بێ ڕێژە بچووکەکەی ڕاستە تونترین توندوتیژیە بەڵام توندوتیژیەکانی دیکە زۆرن کە من پێم وایە کوشتن دەرەنجامی ئەو توندوتیژانەیە کە من زۆر جار لەو شاشە بە ڕێزەی جەنابتان و لە زۆر شوێنی دیکە و دیمانی دیکە گوتومە توندوتیژی بوو بە سیستەم بوو بە شانازی ڕێگریکردن لە ژن بوو بە نەریت لە ناو سیستەم بە تەواوی جێگای بووبووە بەداخەوە ینی بوو وەگوتم بوو بۆ مۆدلێک کە لە مەجلیسی پیاوان و ڕۆشنبیران بە ناو بەشێک لە ڕۆشنبیرانی کوردستان بە شانازیەوە باسییان دەکرد کە تەحەڕوشیان کردووە کە ڕێگریان کردووە کە توانیویانە ژنێک پەراوێز بخەن کە توانیویانە ژنێک بێدەنگ بکەن بۆیە پێم وایە زۆر جێگای ڕێزە ئەم هەوڵانەی کاقوبات بەڵام زۆر گرنگە کە ببێتە بە بەشێک لە پلان و بەرنامەی کۆی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکان و لە ناو حیزبەکەشیدا کاقوبات هیوادارم بتوانێت هەمان ڕۆڵ ببینێت کە دەزانم هەوڵی ئەوە دەدات. باشە خات و پەرێزیانی بۆ نەبووە بە ینی پاڵنەرێک ئەم هەوڵانەی کاقوبات و ئەو پشتیوانیانی ئێوەکو چالاکوانان و ڕێکخراوەکانی ژنان کە ینی پشتیوانی دیکەی زیاتری بۆ زیا بکرد یاخود کەسانی دیکە بێتە ناو بابەتەکە و کە ئەوانیش ینی هەمان هەڵوێستی بۆ نمونە کاقوبات و یا کۆمەڵە خەڵکی دیکەیان هەبێت کە لەسەر ئاستی باڵا ئەم بابەتە ینی بە تەواوەتی پشتیوانی بەدەستبێنێ بۆ نەبووە کێ ڕێگرلەوە وەک گوتم توندوتیژی و ڕێگری لە بەردەم ژنان زۆرێک ینی بە سیستماتیک بووە بەداخەوە ئێمە ڕێگریەکان زۆرن جگە لە مەسلەی حیزبەکان بەڕای من بەشێکی گەورە لە ڕێگریەکان من دژی ژن نیم بەڵام بەشێک لەو ژنانەی کە بەڕاستی عقلیان بۆتە عقلی پیا و ئەمانیش دیسان نەیانتوانیوە ڕێخۆشکەر بن مەسەرەن ئەوەی کە لە سەردەمانی پێش و هێرۆخاندەی کرد ئێستا دەبواە دە هێرۆخانمان هەبێ بەڵام بەداخەوە هیچ هێرۆخانێکمان لە ساحەکە نەماوە بۆیە چۆن ئەم بە مۆدل بوونی توندوتیژی و ڕێگری لە توندوتیژی بوو بە مۆدل لە ماوەی 30 ساڵی حکومڕانی کوردستان پێویستیشی بە ماوەیە کە ئەگەر کەمتریش بێ لە بەرەوەی پشتیوانی کاقوبات و کۆمەڵێک خەڵکی دیکە و حکوومەتی هەرێمی ئەگەر هەبێت دەبێت بە کاتی پێویستە هەتا جارێکی دیکە ئەم جۆرە توندوتیژیانە ئەم جۆرە ڕێگریانە ئەم بەکەم سیرکردنی ژنە جارێکی دیکە دەبێتەوە شەرمە لە ناو دام و دەستگاکان ئەگەر ئێمە سیر بکەین لە ساڵی 2000 لە نەوەتەکان و حتا 2005 و ئەوانش تۆ دەچوی هەر دامەزراوەیەکی ڕۆشنبیری دامەزراوەیەکی حیزبی سیاسی بەدەیان و سەدان ژنت دەبینی بەڵام ئێستا ژنا خۆیان دەپارێزن لە دامەزراوە سیاسیەکان بەتایبەت لە دامەزراوە حیزبیەکان کە دەبووە دامەزراوە حیزبیەکان هاندەر و ڕێخۆشکەر بن بۆ ئەوی ژنان لە دام و دەستگاکانی دیکە ڕۆڵ و جێگە و پێگەی خۆیان هەبێت و بتوانن عقلی خۆیان بەکاربێنن بۆ بەڕێوەبردن لە کوردستان و لە دام و دەستگاکانی کوردستان و لە ناو حکوومەت و پلانی حکوومەتی هەرێم لە کوردستان. دەست خۆش خات و پەرزدێم و خزمەت جەنابێت بەڵێ خات و ژیان یاسین چالاکوان کە لە دۆک لەگەڵمان دووبارە سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما ئامادەیت خات و ژیانیانی ئەو هەنگاوانەی کە هەیە لە ئێستادا ینی بەڕاستی کۆمەڵێک هەنگاوی جددیە و ینی دەویسترێت ینی ئەوەی کە لە ڕابردوودا بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە کچان کراوە لە هەرێمی کوردستان
یعنی ئەگەر لەسەر ئاستی حیزبی و حکومیش یاخود لەسەر ئاستی کەسانی باڵا لە هەرێمی کوردستان لە ڕابردوو وەکو خاتوپەرێز ئاماژەی پێدا پاڵپشتی کەم بوو بێ بۆ پاراستنی ژنان یاخود کەمکردنەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان، بەڵام ئێستا خۆشببختانە ئەوەی کە هەیە کۆمەڵێک هەوڵی جدیە بۆ پاراستنی ژنان لە توندوتیژی. ئەم هەوڵانە چۆن دەبینیت بۆ داهاتووی ینی ژنان و پاراستنیان لە دەست توندوتیژی و ئەو کەیسە جۆرە و جۆرانی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەبوو لە ڕابردوو؟ بله، سلاوڕێز و دەمباش سپاس بۆ vê derfetê سلاوڕێز بۆ هەمی بینەرت کورتسات نیوز. هەلبەتە توندوتیژیا دژی ژنان کوشتنا ژنان و خۆکوژیە ژنان دەنگ و باسێکێ کۆما ڕۆژانە لە هەمی مێدیایان کوردی گوهلێت بیتن وەکی هەر دەنگ و باسێکی دیێ خراپ divê herêmê de. هەلبەتە ئەف ڕەوشەهەنێ یا فەر بووک و کەسێکێ ji دەسەڵاتê بینیتە دەنگ. هەلبەتە ئاخفتن یان jî peyama Kakqubat û helmeta piştgiriyawi bû jinan peyameka zûriya giring bû bû piştevanîkirina wan jinên daxwaza mafê reweyên xwe dikin û her wasa rizgarkirina wan jinan ew ê nûke nav rewşekan wekiya nûke da jîn ku rojane tûşî tundûtîjiyê bin çil dam û dezgehê hikûmî bin yê hezbî bin an jî nav biçîktirîn yekeya komelgehê ku xezanê dwanin. هەلبەتە Kakqubat peyama xwe da gelek wasfeka ciwan bû vê peyamê kiriye û dibêjîtin karkirina me hemiya pêk ve divêtin wekî tîmeka mûzîkê bît. Eger kesek karê xwe bi başî neketin di ev tîmahenê hemî şikestinê nîtin. Ji ber hindê divêtin hemî dam û dezgehê hikûmî bin yê ehlî bin yê civakî bin divêtin pêk ve hemaheng bin hemahengît gelek û du bikin bû serêxistina vê peyama Kakqubat. Çünkü bi rastî jî ev kuştin û xwekuştina jinan ev tundûtîjiya beramber jina tê tekirin bûye rûyekê yan jî bêjin bûye xaleka geleka reş bi navçavê Herêma Kurdistanê ve bû cîhana derve û hem jî bû perwerdekirina vîneweyê dahatû. Yani nûke ev zarokê nûke ew ê spêde hetayê varî sosyal medya di nav destê wî da ew ê guhil van hemî tundûtîjiyat bît guhil kuştinê bîdin mêdyayet me van bikuja dikete qaraman û tênîte ser şaşê televizyona dadgehê me yan jî bêjin eşîretê me salhê dikin berî dadgeh pê bihesin yan jî gele cara dadgeh xwe rûpelê van tawanbara digirîtin ji ber salha eşyarî yan jî kar bêjin destêwerdanê eşyarî û hezbî di nav van keysa da rastî ev rolê dadgehê gelek dikêm diketin ji ber hindê dadgehê Herêma Kurdistanê Wezareta Awqafê Wezareta Karûbarê Komalatî Wezareta Perwerdê ev ew dam û dezgehan ew ên gelek bi cidî divêtin li ser peyama Kakqubat bihêne deng. Helbete wa êk ji wan xalên ku Yêketî Niştimanî Kurdistan el hezbên dî cuda diketin ew e ku bîr û bawereka mukim pişiyanê jinê heye beşdarîkirina jinê heye çêkirina biryara siyasî da eger em berê xwe bidayîne li ser astê balay hezbê li mekteb siyasî bît serkirdeyetî bît Perlemanê Iraqê bît Perlemanê Kurdistanê bît heta serpeywendiyê tuyê nêvdewletî jî jinan cihekê taybet heye jina pêgehekê baş heye û xwedan biryarê dixwîne û ew jina şiyayîne heta radeyekê baş biryara jinê bîne çavbêjin biryara xwe biçine wan ciha ئەم هەوڵ و پشتیوانیانی کێسە هەیە خات و ژیان ئەمە تا چەند واکە ژنان زیاتر متمانیان ببوونی خۆیان هەبێت لە کایە جیاوازەکانە کە جەناب دامەژت پێدا بەڕاستی. هەلبەتە زۆریا گرنگە Kakqubat wekî Koray Mam Celal wekû cêgirê serokê hikûmetê wekî yeketiyek wekî kesek ku baladestet hikûmraniyê da peyama wî giringiyeka zûriya hey bi taybet bi wan jinên ku bêhîvî bûn. Çünkü bi rastî nûke eger berê xwe bidayîne çaksaziyê Herêma Kurdistanê da dê çend haleta bînî xedil wan jina hatiye kirin dê çend wan jina bînî ew ê hikûmet wana xelas bûyîn neşet bihîne derve dê çend wan jina bînî ew ê kertin ehlî û yê hikûmî tundûtîjî beramber wana tê tekirin û hiç rêge çareyek nebûye ku xulwî wezî qurtar dikin. Bi rastî ev hewla Kakqubat cihê destxweşî ye û divêtin hemî li an jî digel piştevan bin bi taybet jinê azadî xwaz bi taybet ew jinê li ser pirsê jina kar dikin divêt hemî wekî toreka karkirinê di navbera wan de hebîtin desta û dest bin da pitir bişên karîgeriya vê peyamê diyar bikin. Çünkü bi rastî heta desteyek heta rêkxirawek karekê baş derheqê jinan da dike dihan kenalet ragihandinê yê xelkî mijîlî dihan dramayên xirab dikin yê kêşet komalatî zêde dikin
هوشیاریە یاسایی نینە شۆریە کۆمەڵاتی و نینەت نەوە جوواکی باسی ڕاگەاندنت کرد خاتوژیان ینی تا چەندە ڕاگەیاندن گرنگە ینی بۆ پشتیوانیکردن لە کەیسەکانی ژنان و هەروەها ئەو کەیسە توندوتیژیانی کە لە ڕابردوودا هەبوو بە دڵنیایی لە داهاتووشانی کەیسی توندوتیژی بەرامبەر بە ژنانە بێ ڕاگەیاندن لەم بوارەدا ڕۆڵی چییە؟ ڕۆڵی باشی ژێراوە ئەگەر خراپ بووە ینی چێ وای کردووە کەوا بێت؟ ڕاگەهاندنê ڕولەوێ gelekê giring et vê pirsê da ڕاگەهاندن dişêtin spêde hetayê varî hindek drama bînîtet nav malên xelkî da ku tundutîjî jê çêt bîtin ku malgeh û xelkî bi larê dadben rastî bine egerê kêşa eger em berê xwe bideyne wan keysên dadgehên Herêma Kurdistanê têne tûmarkirin ka çend dişwana sebebê wana ڕاگەهاندina xirab e yan jî hindek kenalê mîdyayî ku ecendaya welatên dewrûberên bû nimûne bêjin wekî Tirkiye înet nav civakê Kurdî da ku ev haletê tenê gelek pêçewaneyê da bûnerî tê komalatî ne dîsan jî pêşkeftina komalatî pêşkeftina teknolojiye nel astekiye evet bîte sebebê zêdekirina haletên xwekuştinê haletên tundutîjiyê beramber wê jî divêtin ڕاگەهاندina dî هەست بەرپرسیارەتیە بکەن و هوشیاریە کۆمەڵاتی بەڵاو بکەن. دەستەکانی خۆش بێ دێمە خزمەت جەنابەت خاتوژیان ینی بۆ نمونە ئێستا کۆمەڵێک فاکتەر هەیە کە پاڵنەرە بۆی کە بۆ نمونە یاخود هۆکارە بۆ پشتیوانیکردن لە کەیسەکانی ژنان لە کەمکردنەوەی توندوتیژی لە هاوکاریکردنی ئەو ژنانی کە تا ڕادەیەک ناهۆشیارن لە بواری مافەکانی خۆیانە یاخود ئەو غەدرانی کە بەریان بەرانکرێەوەکە بێدەنگ بن. لایەنی دادگاکان زۆر گرنگە لەم بوارەدا لە هەرێمی کوردستان و لە کەرکووک دادگاکان تا چەند پشتیوان بوون بۆ مەسەلەیە و هەوڵەکانی کاقوبادیش بۆ ئاراسەیە بۆ کە دادگاکان بێوەرانە بڕیار بدەن لە کەیسەکانی ژنانە دادگاکان ڕۆڵی گرنگیان هەیە لەم بوارەدا بەدڵنیاییەوە ئەوەی کە هەکات بالەوە دەست پێک مەسەن کاقوباد ئەڵێت ماروپەیژە ئەمە ڕێک بوو ئەوە ئاڕاتەوە مەسەن کاتێک کە تاوانبارێک ئەگرتری ئەچێتە دادگا ئەبێ سزای خۆی وەربگرێ بەڵام ئەگەر دادوەرەکان یاخود دادگا بە ناعەدالەتی ئەو کەسە ئازاد ئەکەن ئەوە ڕۆڵ و گرنگی دادگاکانە و دادوەرە بە ڕێزەکانە بەدڵنیایەوە بە تایبەت لە کەرکووکە هەر برگە قانونێک مەسەرەن کە هەبێ لە بەرژەوەندی ژنابێ سیرەکەی دادگاکە پشگیری لە پیاوەکە کا پشگیری لە ژنەکە ناکە ینی وایە ساکە هەیە بەڵام ئەو بەرامبەر تو بە پێچەوانە بەکارەکەی چیە کە ئاوا بە پێچەوانە بەکاری لەبەرەوەی کە ینی بمانێ نەمان ئێمە کاتێکە کەیسێک ئەبینە دادگا بە تایبەت و کەیسانەی ڕوو لە ئێماکەن ئەسڵەن کەمتر گوێ لە ژنەکەگری ینی کاتێک قساکالیە دوانەدا ئەوم هەیە ئەوها ئااناتەکەم وایە کێشەکەم وایە ئەوەنەی گوێ بە پیاوەکە ئەگرێ و قسەی پیاوەکە بەڕاست ئەزانێ بەداخەوە هیچ ژنەکە بەڕاست نازانێ ئەوەیەتوانێت ئەم هەڵانە ڕاست بکاتەوە شێ ئەتوانێت بۆ نمونە وا بکات دادگاکانی ژانی خەنەعەت بێنن بۆی ڕاستە خۆی دادگا لەسەر کۆمەڵێک مادەی یاسایی بڕیارەدا لەسەر هەندێک کەیس کاتچێتە بەردەسی بەڵام خۆ کارتێکردنی شەیە وایە نا پارێزەر هەیە لەو بوارەیە کار دەکات یا خودۆ کەسانی کە چالاکوانن کار دەکەن لەو بوارەیە کە ڕێڕەوی دادگاکان ڕاستکەنەوە چی ئەتوانێت ئەمە بکا بەڕاستی چەندانی وەکو کاقوبات ئەوان ئەتوانن هاوکار و هەماهنگ بن پاڵپشتی تەواوی بڕیارەکانی کاقوبات بن لە هەموو بوارە جیاجیەکانە بۆی کە بتوانین ئەو یاسایانە وەکو خاتو پەرێز وتی ڕاستە ئێمە بڕیارەکان هەیە بەڵام جێبەجێکردنی ئاستەمە وا بکەن بۆی هەموو ئەو کەسانی کە باڵا دەستن لە کەسایەتی باشن مەسەن لە حزبە لە پەرلەمانە لە حکوومەتە وەک کاقوبات ئەوان ئەتوانن بڕیارەکان وا لێ بکەن زەخت بکەن لە دادوەرەکان کە نەتوانن ئەو بڕیارە ناحەقیانە بدەن و تاوانبارەکان ئازاد بکەن من سەرەتا باسی ئەو بکەم کاتێککە ئەم کەیسەکە لە چەمچەماڵبوون بۆ خۆم سەردانی چەند شوێنێکم کرد مەسەرەن توندوتیژی لای کاگ ڕمەک یانیوان زۆر هاوکار بوون کە بتوانین بە دوای کەیسەکە بڕۆین ئەیان ویست پەردەپۆشی بکەن ئاوا بوو ینی هەر بەڕاستی یان هێشتیان باس ئەکرد زۆر ئەوە بوو کە دوورە لە ڕاستیەوە خۆشبەختانە کە گیرا بەڵام بەداخەوە ئێستەکانەکە دادوەرەکان ئازادیان کردووە خەمساردی ئەوانە کە ئەمەیان بەلا ڕێدا بردووە باشە وەکو چالاکوانانی ژنان ینی وەکو ئەو ڕێکخراوانی کە لە بواری ژنانە کارەکەن هەر کەیسێک کە ئاوها بۆ شێوازە نەعەدالەتی بەرامبەر بکرێت کاردانەوەتان چییە بێت بۆی پێشتر هەر ئەوە بووی مەسەرەن توانیمانە لە ڕێ ڕاگەیانەکانەوە ئەم نەعەدالەتیە باز بکرێ یاخود
کۆبنەوەیەکی لەسەرکەین یا سمینارێ بکەین یا چەند کەسایەتێک ئاگادار بکەینەوە بەڵام ئێستاکانە خۆشبەختانە کاتێک کە ئەبینین کەسایەتێک وەکو کاقوبات پاڵپشتمانە زیاتر پشت بە خۆمان ئەبەستین پشت بە ڕێکخراوەکەمان ئەبەستین کە ئەتوانین ئەم کەیسە بگەینی لای کاقوبات وەکو چۆن ئەڵێت بەخوا ئەبێ ئەگەر بە تەنیاش بم بە دوای کەیسەکەەوە بوونەیەڵم بە ئازادی بسوڕێنەوە ئێمە لەگەڵ یاین نایلین بە تەنیا بێت ئێوە نەتەوە جیاوازەکانی دیکە لە کەرکووک بە تایبەتی ژنانیان ینی لە بوارەکانی مافی خۆیانە وەکو ئێوە هاوکارن و هاوکارتانە بن لەو کەیسانەیە یاخود تا ڕادێگەوان بێدەنگن بەڵێ هەمومان هاوکاری یەکترین بە تایبەت کاتێک ئەگاتە مەسلەی ژنان تونوتیژەکە کرێ ئەگەر لە هەر نەتەوەیەک بێ هەمومان بە دەستە جەمعی کاری بووەکەین مەسلەی حزبایەتی نەتەوایەتی ئەدەینە لاوە مەسلەی ژن بە یەک دەست ئیشی بووەکەین یعنی ئێمە ناڵێم کەمپین بەڵام گروپێکمان هەیە لە سەرجەم ڕێکخراوەکان بە هەموو نەتەوەکانەوە کە کەیسێکی وایەتە پێشەوە وەکوتم بە هەمومان کاری بۆ ئەەکەین ئەمە کوردە یا تورکمانە یا عەرەبە جیاوازی ناکەن هیچ جیاوازی نەکەی کەیسی تورکمان لای منە کەیسی کورد لە لای تورکمانە هەمومان ئەگەر من بۆم چارەسەر نەکرێ ئەوەی کە چارەسەریەکە زۆر باشە دەسەکانی خۆش خات و ژیان دێم و خزمەت جەنابێت خات و پەرێزیانی لەگەڵ ینی خات و ژیان یاسین کە ئەوش چالاکوانە لە دووهۆک لەگەڵ ما ینی باسی ڕۆڵی ڕاگەیاندنمان کرد بەڕاستی بۆ پشتیوانیکردن لە ژنان و ینی خاڵێکی دیکەی زۆر گرنگیش ڕاگەیاندن تا چەند ئەتوانێ ینی بەگشتی کۆمەلگە هۆشیار بکاتەوە لە نێویشیاندا ژنان کە بەڕاستی ئەوان زۆر گرنگن هۆشیار بن بەرامبەر مافەکانی خۆیان بەرامبەر بۆ غەدرانی کە لێیان نەکرێ ئەگەر لەلایەن خێزانەوە بێ یاخود پیاوانەوە بێ یاخود کۆمەلگەەوە بێ ژنان ئەتوانن لە ڕێگەی بۆ نمونە میدیاکانەوە یاخود ڕاگەاندنەوە هۆشیار بکرێنەوە یاخود نەخێر میدیا نەیتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لەو بوارەیە ببورن من ئێستا لە ڕاگەاندنێکەوە قسە دەکەم کە ئەو ڕاگەاندنە گرنگی بە بابەتەکەدات ئێمە دوو زۆر کاردانەوەی نەرێنی یا خراپی ڕاگەاندنمان لەسەر کۆمەلگا هەیە بەمەبەستە وەکەوەی کە ژیان خان باسی کرد هەیە بێمەبەستە بەڵام بەغەڵەت کاری لەسەر دەکا من دەمەوێت بە نمونەیەک بابەتەکە تەواو بکەم ئەوش ئەوەیە کە من کاتی کە بەردەوام کار لەسەر ئەو توندوتیژی سێکسی دەکەین دەستدرێژی سێکسی و ئەوانە لە هەولێر کەیسێکمان هەبوو کە بە 6 کەس دەستدرێژی سێکسی کرابوە سەر لە ڕاگەاندنەوە من خۆم لە ڕاگەاندنەوە زانیم و لە ڕاگەاندنەوە دۆزیمانەوە هەل بە هاوکاری ئەو پامێرە بە ڕێزانەی کە پێشتر دیمانیان لەگەڵ کرد دۆزیمانەوە کاتێک تاوانبارەکان بە سزا گەیاندران سزای باشیاندران 15 ساڵ زیندانی بۆیان دەرچوو سزاکەیان بەداخەوە ڕاگەاندنەکان هاوکار نەبوون کە سزایەکە بگاتە کۆمەلگا کە ئەمە دەبێتە هۆی چاکسازی نەک بڵاوکردنەوەی تاوانەکە من پێم وایە ڕاگەاندن دەبێت تاوانەکە بڵاو نکاتەوە هەتا سزایەکەش بڵاو دەکرێتەوە تەنها کاتێک وەکو ئەو حاڵەتانی ئێستا دەبینین کە تاوانەکە بەلا تاوانبارەکە ئازاد دەکرێت یاخود کەیسەکە بەلا ڕێدا دەبرێت لە کاتەکانی کە دەبێت ڕاگەاندن هاوکار بێت لەوەی کە ئەو سزایانی کە بۆیان دەردەچێت اینجا سزای لە هەندێک لە حیزبی کوردی ئەو کەسی کە توندوتیژی دەکات دەردەکرێت یان دەبێت ئاوت بکرێت دەبێت گۆشەگیر بکرێت ئەمانە سزایانێکن کە دەبێت کللتور بچێنن بەڵام ڕاگەاندنی کوردی بەداخەوە بەمەبەست و بێمەبەست کەوتۆتە گیانی کۆمەلگای کوردی ڕاگەاندنێکی بەداخەوە زۆر خراپمان هەیە نەک تەنها لە بواری توندوتیژی بەڵکو لە بوارەکانی دیکەش یعنی ئەو حتا لە کۆمەلگا ببورن دەمێت زۆر بە شەفافی قسە بکەم لەوەی کە ئێستا ئێمە بەرامبەر بە هەموو کۆدەکان بەرامبەر بە هەموو پیرۆزیەکانی کۆمەلگا ئێستا لە ڕاگەاندنەوە سوکایەتی دەبیستین ئەوەی سوسیال میدیا کە خەڵک تەنها سوسیال میدیا تاوانباردەکان نەخرێمە لە شاشەکانی شەوە دەیبینین لە دامەزراوە میدیایەکانی شەوە دەبینین کە سوکایەتی بە مامۆستا دەکرێت سوکایەتی بە دکتۆر دەکرێت سوکایەتی بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا دەکرێت سوکایەتی بە نەخوێندەوارێک دەکرێت سوکایەتی بە نووسەر و پرۆفیسۆرێک دەکرێت کە کللتوری سوکایەتی تا ڕادێ لەنێو کۆمەلگەدا کەم کرێتەوە و بەها و پیرۆزی بگەڕێتەوە بۆ ئەو ینی چینانی کە باست کرد لە نێویشیاندا ژنان بەتایبەتی ینی شتێک هەیە کەوا دەکات زۆر ئاسانکاری دروستکاویش ئەوەیە کە ئەو دامەزراوانە هیچیان دامەزراوی سربەخۆی نین دامەزراوی ڕاگەاندنەکانی ئێمە هەمویان دامەزراوی سەر بە حیزب و لایەنێک و گروپێک و کەسایەتیەکن دەبێت سزای
ڕۆشن بدرێت دەبێ چاودێری جددی هەبێت دەبێ وەزارەتی ڕۆشنبیری ڕۆلی زیاتر و بەرچاوتری هەبێ لەم بوارە وەکەوەی کە باسی کرد دەیان سەدان زنجیرە درامایی باش هەن بەڵام دامەزراوەکانی ئێمە ئەو زنجیرە درامایانە پێشکەش دەکەن کە ژەهرن کە سوکاتی بە کورد خۆمان دەکەن بۆیە دەبێت فلتەری گرنگ دابدرێت کە من هیوادارم لێرەوە لەو شاشەوە داوا لە کاقوبات دەکەم یەک فلتەر دابنێن بۆ ڕاگەیاندنەکان ئازادی ڕاگەیاندن و بەڕەڵای ڕاگەیاندن دوشتی زۆر جیان بەداخەوە لە کوردستان تێکەڵ کراون دووەم توندوتیژیەکان بە شێوەیەکی گشتی دەبێت تەرکیزیان بەخرێتە سەر من دیسان دەڵێمەوە توندوتیژترینیان گرانترین توندوتیژی کوشتنە بەڵام کاتێک تەحەڕوش لە لای نووسەرێکەوە لە لای بەرپرسێکەوە لە لای کەساتیەکەوە بە من دەکرێت ئەمە بۆ من کوشتنێکە دەبێت ئەمانە بنبەر بکرێن بۆیە تکا دەکەم کە لە دام و دەستگا سیاسی و حیزبی و حکومیەکانەوە ئەمانە بنبەر بکرێن باشە هەر زۆر جاریش خات و پارێزیانی ڕەگەزی خۆتان ڕەگەزی ژنان یاخود ڕەگەزی مێ ینی خۆتان تاوانبارەکەنەوە بەوەی کە ئێوە خۆتان هۆکارێکن مەبەسم کاڵم خۆتان ینی جەنابەت ناڵێم ینی بەگشتی ژنان ینی خۆیان یەکتری تاوانبارەکەن کە ئەمان پاڵنەرن بۆەوەی کە زۆر جار ینی دەستدرێژی سێکسی یاخود بۆ نمونە لە ناو کۆمەلگادا بە چاوێکی سەیران بکرێت ینی خۆتان بەشێکن لەم قەزیە وەک گوتم ئێمە کێشەیەکمان هەیە بەشێک لەو ژنانی کە بوونە بە پیاو لە ڕووی عەقڵیەوە ئێمە ئەو کێشەیەمان هەیە بەڵام زەقکردنەوەی ئەوەی کە ژنان دژی یەکترن کە ژنان هۆکاری توندوتیژین ئەمە بۆ پەردە پۆشکردنی تاوانە گەورەکانە تاوانبارە جددیەکانە بەڕاستی ئەمە بۆ پەردە پۆشکردنە ئەمە بۆ ئەوە نییە کە بەڕاستی وانە بەڵێ من دەیانژن پشتیوانیم دەکا خۆشم پشتیوانی دەیانژن دەکەم بەڵام ئەمە ینی ڕاگەیاندن اینجا وەکو وتم مەبەستیان بێ مەبەست ئەمە زەق دەکەنەوە یان بەرپرسە پیاوەکان ئەمە زەق دەکەن و بڕۆن ئێوە یەکگرتو بن ئینجا وەرنە لای ئێمە یان دەمەزراوەیەک بەم شێوەیە تەعامل دەکەن بۆی دیاردە بەرچاوەکە بشارنەوە زۆر سوپاس دەکەم بۆ ئەو پرسیارە لەبەرەوەی بەڕاستی ئەمە کێشەیەکی مەزنە لەوەی کە دەیانەوێت بەڕاستی ئەمە پەردە پۆش بکەن بە تاوانبارکردنەوەی چەند ژنێک کە لە یان تاوانی خۆیان نییە بەڕاستی لە ڕووی عەقڵیەوە بوونە بە پیاو لەوانەیە لەبەرەوە بێ کە پیاوێک پشتگیری کردوون لەوانەیە لەبەرەوە بێ کە لەژێر کاریگەری عەقڵی پیاوێکە اینجا ئەو پیاوە برایەتی بابیەتی هاوسەریەتی بەرپرسیەتی ئەمانە تەمسیلی ژن هەموو ژنی کۆمەلگا ناکەن بەڕاستی دەست خۆش خات و پەرێز سوپاس دەکەم دێمەوە خزمەت جەنابەت خات و ژیان یاسینانی بۆ نمونە ئەم کەیسانە یاخود بۆ نمونە ئەم بابەتە زۆر گرنگە ینی فرەڕەهەندە ینی تۆ پشتیوانەکە ڕاستێسە کاقوبا دەڵێ ئەگەر هەر خۆشم بم بە تەنها من پشتیوانیتانەکەم بەڵام تا چەند گرنگە وەکو باسمان لە دامەزراوە گرنگەکانی دیکە کرد لە هەرێمی کوردستان بە تایبەتی دامەزراوی دادوەری کەمە زۆر گرنگە پاڵپشت بێت لەم بوارەیە بۆەوەی کە کەیسەکانی توندوتیژی کەم بێتەوە دامەزراوی پەرلەمان تا چەندە گرنگە بەڕاستی ئەمانی ژیانی لەسەر هێڵ بن بۆی کە هاوکار بن بۆم بابەتە ئاستی حکوومەت ئاستی سەرۆکایەتی هەرێم پێدوانیە بێمانش لەسەر هێڵ بن و پشتیوان بن لەگەڵ کاقوباد و ئێوەکو چالاکوان و ڕێکخراوەکانی ژنان بۆم بابەتە بەێ هەلبەتە زوریۆ گرنگە دوێتن ئەف دەم و دەستگەیان هەب تایبەتی دەسەڵاتە دادوەری و پەرلەمان بڕاستی دوێتن gelek پڕژدی li ser xet bin li ser van meselên hene çunkî pirsa jinan yani destpêkê pirseka mafê miroviye encûmenê wezîran yan jî bêjin serokê hikûmetê hindî hizrawana li ser bahayê bermîlê neftê hizrawana hin têkdana şîraza komalgehê Kurdî nîne yan jî hizrawan hin ser parastina keramet û kerameta takê Kurd nîne bi rastî ewa nûke em bînît nava civakê Kurdî da براستی اتشین بیشین لوتکه و نمروواتی بونه یعنی امید بینین کچکا بچیکل بردر ماله تیتا دزین دست دریجال سر تیتا کرن یا تیتا پارچه کرن پشتینگی او کیسه دو سه روزا یا تیتا بدن کرن هل بعدش برهنده جی زوریا گرنگه که اف دست صلات تنه همی بگ و گواشتنه بکنن سر دست صلات کمتر حتی گهیتا بچکترین یکه کمالگهی که خزانه اوده بچرک بده برای وزارت پرورده بید وزارت پرورده دویتن رول خوب گیریتن اتناوندت خواندن دا الزام کویا دا وزارت اوقاف البلندگویت مزگفتا دویتن پیامت همی که بجن کسانت آینی دویت پیامت آشتی خاص بن
پیام نه پیام ظالمان بید دجی جنان یا جنان دجی ظالمان چونکی اف که شب بالهرستکاری حنا بیت نه یا بالهرستکاری جنا بو ظالمان نه ظالمان بو جنا دویتن ام همی بگهینه و قناعت کو جنو ظالم پیگ و بالت کمال گهینه او ظالم پیا او کمالگه پیاو سالار بیتن نگهی تا هیچ نتیجه که باش و همان دم داشی اگر جن سالار بیجی بلکه نشد گهی تا انجامه که بود اگر ام برای خوب دینه نمونه ولات اروپی کو جن سروک حکومت کو جن پاشا ملکه و ویوالاتی چاپ روید بد وره برای خوب ده کمالگهت ما کو اگر ویدهو که چند روابریت گشته هنه چندشوانا روابریت وانا جنن چندشوانا جگیرت وان جنن چندشوان کار بریارت وان تتکرم براستی اگر دانانا جنه ات پوستا که حکومی دان یا حزبی دا بید تنه بو مکیاج کرنا وی پوستی بید دیتنا من اگر نبید باشتره یعنی پیدوه لو بواره شاقدر کرا ولا جنه هلبته غدریاله هات یا کرنج بر هنده او جنت چنه وان پوست تایت حکومی و یت حزبی دویتن ببریارا خوبن دویت نبنه قلم رای دست ظلامه نبنه مشک ظلامه جسته جنادا چونکه هر دما جن البته جن آشتی خواستره هر وقت جن ببریارا خو به عاطفیت خو بریار دادن البته بریارا شر و کشتن نداد اف شر و کشتارت نکل سر آست جهان همیه اگر تو بر خوب ده پتریان ولاتا وزیر برگیری سروکی ولاتی همی ظلامن اگر بریار بجنابه دادن دید آشتی خواستر بن حتی سر آست کمالگهی جید دبینی جنك يوتيتا كشتن سروك عشيرات يتتن بي جهدانا معانات في جنة راستيا في كيسي دي اكسر اوي كيسي براكا پاره يان ناوي شرفه دي في كيسي بدن كان باشه اگر اف شرفه همي في جنابت با اگر او جنكش يعني وي وقت او ظلمه جت من تبه شرف يعني براستي دويتن وزارت اوقافه وزارت کاروبارت کمالاتی وزارت پرورده همي کار سر و چنده بکن اودگل هنده داجی جنجی چا بجن کار سر هوشیاری خوب کردن مافو ارکن خوشک جدا کرد تا چند گرینگه باسی وزارتی پرورده و کرخات و جان تا چند گرینگه یعنی عمل پروگرامەکانی خوێندن بۆ نەوەکانی داهاتوومان یعنی بخرێتە بەردەست بۆی کە تا ڕادێ بتوانرێت یعنی ئەوان فێری ئەو نەریتە باشە بکرێت کە مامەڵەیەشی ینی مرۆڤ دۆستانە لەگەڵ کەیسەکانی ژنان و توندوتیژی بکەن. دیتنا من یا گرینگه که قوتابخانه مش بنەرەتی حتی آمادهی تکل بن دم هر قطب سرطایی یا ناوندی که چکر جدا کردن و گوتوان تو جندره که جدایی اف پرسب جندر که دوی جداییت سروی کسی دا چی نیتن و دل سروی هزره مازن بیتن و دهردم خوبی نیت ماستر اگر ام بر خوب دینت اگر بابت مجوی بر خوب دینت قناغ ناوندی دا هندی بحث سرکردن ظلام هات یا کرن هند بحث حبس خانه و آمینا لیلا قاسم و دهان و صدان جن دیت مازن اتمجو کرده دا بحث وان جنا همیانات یا کرن دویت مجو وان جنا جی بهت نویسین دویت صدان جا دل وان ولات ما دا سرناوه وان جنا بیتن دا افنوایه جی بزانیتن کو اگر بارودوخی البار بیتن جنت هلکفتید ناوی کمالگهی دهنه بلم نکت بینن حتی جنک پنگاوه که برف آزادی تاوید پنگاوه که برف روشنبیری و تاویتن هزار بربستی تنه برپیتو هزار برپیکی تنه برپیوی جواک جی فوکوسا جواکی جی همی ده کویتا سروی جنه و دل کیست شرف بوی جنه وکن تمام دم دا بحث وان ظالمانا کن اوید ام همی آگه دارین وان قمارخانه و یه مال و ثروت و مال خوب نه مال خو همی القمار دن مالال سر مزگفته بلکه بحثی وی نکتن بس بلکه بحث جنه که بکتن بشت اف جنه ناقص العقل بکتت سروی خلکی دا کو گهداریا جنه نکه چنا بیتن تو زیف جنه بکوی جن ببیتا رو برو حتی دمای اف پیامت هنه گلک پیامت جنگی نبراستی هر کی بجید سرو که عشیرته که بجید رو بر قطبخانه که بجید نبتنه ما مستویت آینی چون که امنو که هندیل دامو دزگهن حکومی اف آخفنت هنه کرن بلکه هن مزگفته که نه کرن پراسته آخفنت ها جهره که بردنه کمالگهی و هندی اف پیامه هبن ده رجا تندوتیجی هر یا بلند بیش بر هنده گلک یا فره او دامو دزگه تا همی وکی بازنه که گل و پیامه که قباد براستید و همی کار سر بکن دا اف پرسجی ایدین نبنه او پرسنکو روی منیشا جهانا در ودن روی منیشا ولات در ودن دبینی وفده که سر آست حکومی چیتن سردان ولات اکید کتن
همی دستت خود هجین نو چن جنک الگلوانین اگر جنک الگل خوب بنجی تنه دهنده بو بند بجنه وفده ما جنک الگل گل هنده نابن کو اف جنه جی بریارا خواه بیتن یا جرایی خوب داتن اگر داجی تنه ده حبر سروارقه بیت و کارپنوه تکرن براستی جی کاقوباش جید بیتن گلک کار سر بریارا 1325 بکن یا مجلس الامن کود بیتن بجداریا سیاسی جنان همی حزب لعنت سیاسی کار بکن و حکومت داجی و کار بکنه که یعنی بجدی بیتن نبتنه بو سر و شکل بیت چون که هر گاوا بریار یعنی جی گفتگو جنان و ظلام گشته در انجام کی باش هر بریار بیتن ده بریار که آشتی خاص بیت ده بریار که سرکفتی بیت دەست خۆش خاتوژیان دێمە خزمەت جەناب بۆی کە دواوتە دێوەرگرم خاتوژیان ینی بۆ نمونە هیچ یاسایەک هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق کە ینی بۆ نمونە ئیتر وا بکە کە توندوتیژی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بەرامبەر بە ژنان نەکرێ یاخود بۆ نمونە ئەم بابەتانە ئەم کەیسانە بە یاسا ڕێکخراوەتەوە لە هەرێمی کوردستان یاخود لە عێراقا خۆشببختانە لە کوردستان تا ڕادەیەک ئەگەر بەتەواوەتیش بڕیارەکان بەرگێک یاسایەکان نەبێت ینی تەحەفوزی بۆ دانراوە کە کاری پێ نەکرێ بەڵام بەداخەوە لە پەرلەمانی عێراق نەخێر هیچ بڕیارێک و هیچ بڕگە یاساییەک نییە بڕیاری وە بزانم 57 تا ئێستەکانە لە پەرلەمانی عێراق یەکجار خوێندنەوەی بۆ کراوە ئەویش خات و ڕێزان شێخ دلێر تا ڕادێک داکۆکی چاکی لێ کردووە بەڵام تا ئێستەکانە کاری پێ ناکرێ ئەویش پشتیوانی لە یاسای توندوتیژی خێزانی بەڵێ ئەو بڕیارە تا ئێستەکانە وەکوتم یەکجار خوێندنەوەی بۆ کراوە بەداخەوە کاری پێ ناکەن ڕم بێ ئێستەکانە باسی ئەوەتان کرد و میێوانەکانیش جوابی ئەوەیان هەبوو کە ژنان خۆیان هۆکارن ئێمە تا ڕادەیەک ناڵێم کورد بەڵام لە کوردستان و ناوچە دابراوەکان تۆزی ئەوەتی بەڵام بەداخەوە لە بەغا کە هەموو معنی وەکوتم ئاینێکی تایە بەتایبەت مەسەن لایەنی بەڵێ بڵێ لایەنی شیعی یاخود سونی بڕوایان بە مافەکانی ژنانی ڕم بێ هەر ژنان بنەهێڵن ئەو بڕگانە دەنگی لەسەر بدە یاخود ئەو یاسایانە جێبەجێ بکرێ بەداخەوە بەڵام وەکوتم لە کوردستانە تا ڕادەیەک بەس لە بەغا نەخێر نییە بڕیارێکی هەبوو ئەوەی کە ئەوش حەزانە لە ژن بسەندرێتەوە خۆشبەختانە تا ڕادەیەک ویستیان ئەوە بکەن کە لەسەر کەرکووک و عێراق بە تایبەتی کەرکووکیش جێبەجێ بکە ئەوش تا ئێستەکانە بە تەحەفوزی ماوەتەوە حەزانە بۆی لە ژن بسەندرێتەوە لە لای باوک بێ مناڵ زۆر جار ینی هەر میوانەکانیش و جەنابیشتان پێم وابێ باستان لەوە کرد ینی لە مەجلیسە عەشایریەکان یاخود لە دیوەخانەکان زۆر جار بڕیار لە کەیسەکانی ژنانەدرێ یاخود لەوێ زۆر بابەتی گرنگ و وەسیاری یەکلاکرێتەوە کە دوجار ژن تایە زەرەربەندی یەکەم یاخود ژن لەوێ بڕیاری کوشتنی دەدرێت لە کەرکووک و لە ناوچە دابڕاوەکان ئەم بابەتە هەیە ئەگەر هەیە کێتوانێ بەری پێ بگرێت بەس ئەمەوەکو دواوتە و سپاس دەکەم بە دڵنیاییەوە هەیە ئێمە هەموو کات داواکەین کە سڵحی عەشایری نەمینێ یاخود یەک لەو کەیسانی کە ئەشاردرێتەوە ڕمێ لە ڕووی ڕاگەیاندنەوە باسی لەوەشتان کرد کە چنێ ئەتوانن ڕاگەیاندن باز دە توندوتیژیەکان بکە ئەوەیە کە نایە لە بگاتە دەمی خەڵک و دەمی ڕاگەیاندنەکان کە باز بکرێ ڕم بێ کەیسێک بگاتە دەمی مەسەڵەن ڕێکخراوەکان و بڵاوی بکەنەوە پەنجای ئەشاردرێتەوە وەیە سڵحی عەشایریەکەی وای لێکە بۆ مەسەلەی ڕێگرتن ئێمە زۆر جا داواکەین لە مینبەری مزگەوتەکانەوە چکو بتوێنێت ئێمە کۆمەلگایەکی ئیسلامی خۆمان بە ئیسلامەزانی زیاتر ئەوەنەی خەڵک و پیاوە ئاینەکان گوێ لە مەلاکان ڕاگەڕێ جۆ لە ڕێکخراوێک و میدیاکارێک نەگرن داوامان کردو کە ئەوان ڕێنمایی بکەن ئەو شتانە ڕێگری پێ کردویانە ئەگە کردبێتیان کاریگەری هەبووە بەتەکید نەکراوە گەر بکرایەت و ئێستەکانە کاریگەریە بوو دەستەکانە خۆش سپاس دەکەم بەڵێ خات و پەرێز ئەمەوێت دوا سەرنج و پەیامی بەڕێزی شەوەرگرین لەسەر ئەم بابەتە چی بکرێت لە داهاتوە سپاس دەکەم ئەگەر بە کورتی پێم بڵێ دەستان خۆش بێ بەڕاستەکەی باسی پەروەردەتان کرد یەکێک لە هەنگاوە زۆر گرنگەکان مەسلەی پەروەردەیە کە دەبێت وەزارەتی ڕۆشنبیری پلانی گۆڕین و یان چاندنی ئەم یەکسانی هەبێ گۆڕینی ئەو واقعی و چاندنی فکری یەکسانی و وەکیەکی لە ناو کۆمەلگا دەبێت لە وەزارەتی پەروەردەوە دەست پێ بکەمە خاڵێکی زۆر گرنگە ئەمەی تر من پێم وایە کاقوبات و حکوومەتی هەرم بە شێوەیەکی گشتی یعنی ئەو وتارەی کاقوبات منی زۆر تووشی شۆک کرد کە و دڵخۆش و عادزیش ینی مرۆڤ نازانێت چۆن تەفسیری بکە دادوەر کە ئێمە دەزانین ئێمە لە واقعەیەک دەژین لە ئەلفمانەوە هەتایەمان حیزب دایدەنێ کەواتە کاقوبات خۆی دەسەڵاتی زۆری هەبووە لە دانانی هەر کەسێک لەو کەسانەیە کە لانی کەم یەکێتی دایناون ناکرێت مەسەلەن دادوەرێک بە ڕاشکاوانە
لایەنگری لایەک بکە یاخود ناعەدالەتی بکە لێ تەنها یەک کەیسێکیش و لە شوێنەکەی خۆی بمێنێتەوە ئەمەش بۆ پەرپرسێکی حیزبیش ڕاستە ئەمە بۆ بەڕێوەبەرێکی دامەزراوەیەکی حکوومەتیش ڕاستە کە لانی کەم من داواکارم وەکو دواوتە کاقوبات لانی کەم ئەوانەی کە یەکێتین و کاقوبات دەتوانێت دەسەڵاتی هەبێ بەسەریاندا کاتێک تەحەڕوشیان لەسەر ئیسپات دەبێت کاتێک مەسەلەی ژن کوشتن وازەق دەبێتەوە بە تایبەتی لە سنووری دەسەڵاتی یەکێتی بتوانێت بە ڕاشکاوانە سزا بدرێت یاسا جێبەجێ بکرێت و کاقوبات گلەی لە حاکمێک نەکا بەڵکو بڕیاری گۆڕینی بدرێت ئەگەر لە دەسەڵاتی ئەویش نەبێت بەڵام دەکرێت لە ڕێی حیزبەکە و لەو شوێنە تایبەتمەندەکان و شوێنانی بڕیاردان ئەمانە جێبەجێ بکرێن و من پێم وایە دەبێت ئێمە هەنگاو بنێن بۆ پەروەردەی جڤاکی پەروەردەی کۆمەڵایەتی بە تایبەت پەروەردەکردنی پیاو حتا لەگەڵ ئینسانێک هەڵسوکەوت نەکەی کە پیاوێکی تێگەیشتۆ لە مافی ژن تێدەگا ژنەکەش نازانێت چەند مافی هەیە بۆیە زۆر گرنگە پیاوان لە مافی ژنان تێبگەێنرێن لەوە گرنگترە کە ژنان لە مافی خۆیان هۆشیار بکرێنەوەی کە گرنگە پیاوان پەروەردەی جەندەری بکرێن و پیاوان هۆشیاری جەندەریان پێ بدرێ و پیاوان لەو ئینسانیەتە ڕابهێنرێن کە پێویستە پەیڕەوی بکەن لە ژیانی ڕۆژانەیاندا دەستەکانە خۆش بە خات و پەرست خات و ژیانیاسین لە ماوەی کەمتر لە یەخولەکە دو سەرنج و پەیامی خۆبگەنی سوپاسەکە سپاس بۆ کورتسات نیوز و بڕاستیە بابەتە gelek bi girengî girtî spas bû ka qebad û peyamawî dîsan ez destxweşiyekê arasteyê eketiya jinên Kurdistanê dikem û peyama min jî bû hemî rekxerawendiyên jinan ew e eger bi rastî xema jina xema hewaya keremken dest bi dest gel eketiya jinên Kurdistanê hîn bişên hûşyariyeka baş civakê de balafken ku êdî nebtine em weke jin bergiriye bikin çikî wexta em wek jin têne çewsandin em mecbûrîn wekî jin bergiriye bikin keremken pêk ve dest bi dest de em vê rewşê bigorîn û êdî ev navê jin ku jiyê nemîn te ser herêma me û silav û rêz û spas دەست خۆش سپاس بۆ میوانەکانم خات و ژیان یاسین کە چالاکوان لە دۆک لەگەڵ ما بوو خات و ژیان هەمی سەرۆکی لە قیکەرکوو شیشێتی ژنان کە لە سۆ لەگەڵ ما بوو سپاس دەکەم خات و پەرێز عومەر چالاکوانی مافەکانی ژنان لە هەولێرە لەگەڵ ما بوو سپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ